باش ڕۆژتان باش بە هیوای ڕۆژێکی باش و پڕوزەتان هەبێت هەرچۆنێک بن هەرچیەک بێت ڕۆژێکی نوێ دەست پێ بکەن بە تەندروستێکی باشەوە هەتا ئەگەر وزێکی خراپیش هەبێت ئەتوانین بگۆڕین بە وزێکی ئەرێنی و تا بتوانین ڕۆژێکی باش دەست پێ بکەین ئێمەش خوازیاریەوەین کە ڕۆژێکی باشتان هەبێ هەر بۆیە بانی 24مان بۆ ئامادە کردوون بە کۆمەڵە بەرگە و بابەت سەرنج ڕاکێش تا ئەگەر هەر شتێک بێ هەر چۆنێک بێ ڕۆژەکە بە باشی دەست پێ بکەین ئێستاش ئاشناتانەکەم بە هەندێک بەرگە و بابەتی ئەمڕۆی بەیانی 24 هەفتەی گیانی هۆشیاری دژە زیندەگیەکان ئەنتیبایۆتیک چەند ڕۆژێکە دەستی پێکردو و لەو هەفتەیەدا داوا لە دایک و باوکان دەکرێت دەرمانی ئەنتیبایۆتیک بە تایبەت بۆ منداڵ بەکارنەهێنن. پلاتفۆرمێکی هونەری لە سلێمانی کراوەتەوە بە ئامانجی بە بازاڕکردن و فرۆشتنی بەرهەمە هونەریەکانی هونەرمەندانی هەرێمی کوردستان و دەرەوە. کۆمەڵێک هونەرمەندی تورکیا گرۆپێک بۆ ژەنینی مۆسیقای زەبڵ پێکدەهێنن و ئامێری میوزیکیش لە خاشاک دروست دەکەن. لە شاری ئینسی ئەڵمانیا بە سەرپەرشتی یەکێتی نووسەر و ڕۆژنامەوانانی کورد لە ڕێوڕسمێکدا بەرهەمی ئەدەبی 5 نووسەری ڕۆژئاوا و باکووری کوردستان کە نووسەران و هونەرمەندانی هەم باکوور بووم ڕۆژئاواش بوو بەڕێوە چووە و نووسەران بەرهەمەکانیان خوێندەوە ژمارەیەک کەسایەتی و هاوڵاتی ڕەوەندی کوردیش لە ئەڵمانیا ئامادە بوون و بەشدار بوون با بێکەوە بیبینی. هەلبەست ڕۆمان و چیرۆک و وێژە یەن 5 نویسکارên کورد li komela hêlîniya çand û hunerê li Almanya kom kirin. Her nivîskarek ezmûn û xebata xwe ji bo guhdar û mêvanan xwend û da nasîn. Cara yekem ez hatim esenê li komela Helînê kêfê min pir xweş bû. Gerem xebatên ha tevhevayî bi hevalên din ve werin cem hev Navaroka pirtûkê min ez kurta çîroka dinivîsim cûr bi cîrene li her alî ve her çîrok 3-4 pelin merî yekcara karakterê bên degişt dibin tên guhat. دەبرم هەتانها سێ بەرهەمێ می چاپبوونن یەک جێ یاکو دەستپێکە چاپ و سەرەنەتە ئێشێن تازی بەرهەمە کەلبەستایە دوورە ساڵە 2020دا پرتوکامنا دووە ku bi zimanê Kurdî wek kurte çîrok çap û ma tiştek bi şengalê hatiye berhema min ê siya jî dîsa helbest e ew jî bi navê ez li xwe min Kurtêm helbestên bi zimanê Kurdî me hazir kir û dîsa xist xizmeta wêjeya Kurdî. Evîn welat û niştîman û hemû tiştên taybet yên van nivîskaran bûne mijarên berhemên wan û hestên nazik dropelên rengîn de pêşkêşî civaka Kurd li Almanya kirin. Li ser pirtûkê min di pirtûkê min pirtûkê bi navê hêviyên Bêşînor helbesta û şevêdî ew jî helbesta bêhtir ez helbestê bi helbesta nûjen dinivîsim azad helbestê min Avînîtê heye li ser weke gotî xorist û xwezaya Kurdistanê tê de heye welatê min li ser welatê de heye. Bi rastî em bêtir di warê helbestê da warê rexnê û warê nivîsandina ramanên fikrî, felsefî, cîvakî bêtir karê nivîsê min di çarçovê van xelakan e
هفت برهمن خوا من آمده کرن دوی آهنگه دا 5 بعربینه 2 بکردینه ناوروک وان برهمان پخشانه هلبسته هلبست تێنە بمۆزیکردن و دبن استران و گۆرانی وسا پرانیا کولتورا نویسا کوردی یا کەڤن هاتە پاراستن هونەرمەندێک و نویسکارێک vê ahengê giring dibîne ام دبینن تشتکی گاوک گلکی پیروزه تشتکی گلکی مهمه دبین همو ام بیجن چه دواره موزیک دابه چه دواره ام بیجن نویسکاران دابه چه دواره رگاندنه دابه بگین هفته یعنی اف ریا گلکی ریان المراوت که مثلا وک نویسکار و دنگبیش هفدو تدی اف هفدو تمام دکن یعنی اف وقتا کو ام بیجن دنگبیش به دنگ خو هلبستوان به هسته خو به هلبستین خو کانن گاوه که باویجن پرتوکا منا یکم ابناوی الحب کرنورن الهی ینگون به زمان عربی دانیه لتیدا هستی کردینه هستن گلکی ام پنابر بون گلکی دور بون دور ولات خبون ولات مداگرگه کربو تیدا تدی ایریشن چتاین داعش و ترور لسر مگ پر گفخارن و دجمنه کردن گلکی لتیدا هستن اوینیجی گلکی پرن و بیرکرنا وک مگوتی باجار و ولات li diaspora Kurdî û taybet li Almanya tevûleva civaka Kurdî bi awayekî baş digere û rêxistinên kultûrî weke yekîtiya nivîskar û rojnamevanên Kurd û komela hêlîn bi roleke mezin radibin ji bo komkirina civakên wisa bi nirx. Kam Hemed Emîn, Kurdistan 24, Êsin, Almanya. هەفتەی جیانی هۆشیاری دژە زیندەگیەکان کە یاخود بڵین ئەنتیبایۆتیک چەند ڕۆژێکە دەستی پێ کردووە و لەو هەفتەیەدا داوا لە دایکان و باوکانەکرێت کە دەرمانی ئەنتیبایۆتیک بە تایبەت بۆ منداڵ بەکار نەهێنن چونکە لە چەند ساڵی ڕابردوو لەسەر ئاستی جیهان مەترسی بەکتریایی بەرهەڵستکار بۆ دەرمانەکانی ئەنتیبایۆتیک ڕوو لە زیاد بوونە ئەمەش مرۆڤایەتی دەگێڕێتەوە بۆ سەردەمی پێش دۆزینەوەی دژە زیندەگیەکان پێش ئەنتیبایۆتیکەکان کە هەزاران کەس لە جیهان دوای توشبوونیان بە نەخۆشیە بەکتریایەکان گیانیان لەدەست دەدا. هەرێمی کوردستانیش بێگومان بە دەر نییە لەو مەترسیە جیهانیانە و هۆکارەکانی دەرکەوتنی بەکتریای بەرهەڵستکار بۆ ئەنتیبایۆتیک لە کوردستانیش هەیە. لەوانە یەکەمیان زۆر بەکارهێنانی دەرمانی ئەنتیبایۆتیک لەلایەن بەشێک لە پزیشکەکان و دووەمیش نادروست بەکارهێنانی ئەنتیبایۆتیک بەهۆی لەخۆ وەرگرتنی دەرمان لەلایەن نەخۆش بە بێبوونی ڕەچەتەی پزیشکیش بێ. پابەند نەبوونی بە ڕێنمایی دروست بەکارهێنانی دەرمان بۆ ماوەی تەواو و ژەمی تەواو هەروەک بۆی دیاری کراوە. جاری وایە کاتێکە و بۆ کاتێکتر بە جیاوازی خۆن یاخود زیاترە خۆن. هەروەها نووسینی ئەنتیبایۆتیک لەلایەن پزیشک لە یەکێک لە پزیشکەکانەوە بە بێ دڵنیابوون لە پێویستی دروستی نەخۆشەکە. و بەکارهێنانی بەشێک لەو دەرمانانە لەلایەن بەشێک لە کلینیکی کارمەندانی تەندروستی کە دوور لە بنەما پزیشکی و پیشەییەکان ئەو دەرمانانە دەدەن بە نەخۆش و کەمی هۆشیاری و پابند نەبوونی هاوڵاتیانیش بە ڕێنمایە تەندروستیەکانی دروست بەکارهێنانی دەرمان. بۆیە هەڵمەتی بەکارنەهێنانی دەرمانی ئەنتیبایۆتیک داوا دەکات لە پزیشکان زیاتر ڕەچاوی بنەما پزیشکیەکان بکەن لە بەکارهێنانی ئەنتیبایۆتیک بۆ چارەسەری نەخۆش. هەروەها داوا لە هاوڵاتیان دەکات بەبێ ئامۆژگاری و ڕاچێتەی پزیشکی هیچ دەرمانێکی ئەنتیبایۆتیک بەکار نهێنن. لە کاتی بەکارهێنانی ئەنتیبایۆتیکیشدا پێویستە بە تەواوی پابەندی ڕێنمایی پزیشک و ڕێنمایی پزیشکی دەرمانساز بن لە دروست بەکارهێنانی دەرمان بۆ ماوەی دیاریکراو و کات دیاریکراوەکان و ژەمە پێویستەکان بە هیچ جۆرێکیش لە خۆیان بە چاولێکەری دەرمان بەکار مەهێنن.
ئەم بابەتە ئەوەندە گرنگ بوو یاخود بڵێن هەڵمەتەکە ئەوەندە گرنگی پێدراوە کە ئێمەش بە پێویستمان زانی بۆ ئێوەی بخینە ڕوو زیاتر گرنگیەکەی دەربخەین بۆ لە بەرەوەی بە تایبەت ئێستا کە وەرزی سەرمایە هاوڵاتیان بە تایبەت منداڵان زۆر تووشی پەتاوەرزیەکانە بن ئەوەش ئەزانیم کە دایکان و باوکانەر بە گشتیش هاوڵاتیانی مە هەر سەری یەشای خۆت هەڵامەتێکی گرمناڵەکەی تووشی پژمین بوو ئەیباتە دوکانی مزەمیدەکە و دەرزێکی تێکەڵی بۆ کرێ هەموو ئەمانەیەمە بەڕوونتر قسەی لەسەرەکەین زیانەکانی و چۆنیتی بەکارهێنانی لەگەڵ دکتۆر محەممەد حەسەن کە پسپۆری نەخۆشیەکانی منداڵانە زیاتر باسەکەین بەخێر هاتی دکتۆر بەیانی باش تەندروستێکی باشی زۆر سپاس دکتۆر با پێشەم شتێک بزانین لەوە دەست پێ بکەین ئەنتیبایۆتیک چییە؟ بەڵێ زۆر سپاس خۆشحاڵم کە لە هەفتەی هۆشیاری جیهانی لەسەر بەکارهێنانی دەرمانی من دەمێ بڵم دژە زیندگی کە بەکارهێنانی ئەو دەرمانە بەڕاستی لەوەتەی کە داهێنراوە لەسەر تاسەری جیهاندا بۆ تەشتێکی باو لە زۆربەی وڵاتان دەکرێت بڵێن باو بەکاردەهێنرێت بەڵام دەرمانی دژە زیندگی بەڕاستی بەکارهێنانی خۆی هەیە کاتی خۆی هەیە پێویستی خۆی هەیە ئەو دەرمانە بریتە لە دەرمانێک کە دژی بەکتریا کار دەکات و هۆکارێکە بۆ یان لە ناوبردننی بەکتریا بە تەواوی بۆ منە کاتێکە بەکتریاک دێتە ناو لەشەوە یانەوەتە ئیش و زیادبوونی بەکتریاکە ڕدەگرێت زیاتر ئەوەی دەکرێت بڵین لە ناوبردننی بەکتریایە کارکردنی دژە زیندگی ئەوە فەرمانەکەیەتی ئەوەی کە گرنگە لێردا ئەوەی بەڕاستی لەبەر زۆری بەکارهێنانی ئەو مادەیە لەبەر ئەوەی کە کاری گرنگ دەکات شتیش بناغەیە بەڕاستی لە کاتی داهێنانەوە کە لە سەدەی ڕابردوو دۆزرایەوە دەکرێت بڵێن شۆڕشێکی گەورە بوو لە دژی هەوکردن بە میکرۆبی بەکتریا کاریگەریی ئێزگار زۆری هەیە و سوودی گەورە دەبینێت بەڵام ئەو هەفتەی هۆشیاریەکەدانراوە بۆ ئەوەیە کە خەڵک وا هەست نکات بۆ هەموو جۆرە نەخۆشیێک بەکاردەهێنرێت یاخود بۆ هەموو پەتایەک بەکاردەهێنرێت یان بۆ ئەو پەتانەی کە ڤایرۆسین بەکاردەهێنرێت ئەو دەرمانە بریتە لە دەرمانێکی دیژە زیندگی کە بەکاردەهێنرێت بۆ لە ناوبردننی جۆری توشبوون بە هاوکردنی بەکتریا بۆ ڤایرۆس بەکارنا دژی ڤایرۆس کار ناکات سوود بە لە ناوبردننی ڤایرۆس ناگەێنێت لەبەر ئەوە هەفتەی هۆشیارێکە بۆ ئەو دەگەڕێتەوە کە دەرمانی دژە زیندگی بەو شێوە بەربڵاوێکی ئێستا هەیە و بەتایبەت لە وڵاتانێک کە بەداخەوە بڵین لە وڵاتانی سێم بۆ نمونەکە وڵاتە بڵین دواکەوتوەکانیان ئەوانن کە بەرەو هەنگاوی پێشکەوتنن بە ڕێژەیەکی ئێزگار زۆر بەکاردەهێنرێت هیچ سنوورێک دەکرێت بڵین باش دکتۆر محەممەد کام و کامەنە دەرمانانە بۆ نمونەوە ئەنتیبایۆتیکانە وەکو لانی پزیشکیەوە خۆتان شارەزان بەڵام ئەگەر بە شێوەیەکی سادەتر بیڵێن بۆی خێزانەکان زیاتر بیناستنەوە هەرچەندە دیارە کاڵی ئەنتیبایۆتیک بەڵام بە دەقیقی زۆرتر ئێستا خەڵک کامیان بەکارێنێ خۆی ئەوانە بە گروپە کۆمەڵی ئێزگار زۆرن بۆ منە کۆمەڵی یەکەمە دووەمە سێمە لە ئەو جۆرە بابەتە لە بابەتی پەنسلین ئەوەی کە سەرێکی بۆ منە پەنسلین لە پەنسلین ئێستا خەڵک کە زۆر بەکاردەهێنرێت بە تایبەتی بۆ منداڵان بۆ نمونە ئەمۆکسیلینە ئەمۆکلانە سوپراکسە یان فلاجیلە کە جگەلەوەی کە بۆ مشەخۆرەکانیش بەکاردێنرێت لە هەمان کاتە بۆ دژی بەکتریاش هەر بەکاردێنرێت ئەوانە ناوباوەکانی کە لەسەر زمانی خەڵکە بەڕاستی یان مەثەڵەن زۆماکسە کە ئەوەش دیسان جۆرێکی ترە یاخود گروپ کۆمەڵێکی ترە لە ئەو دەرمانە دژە زیندەگیانە بەس ئەوانەی کە زۆر باون بەڕاستی دەمێ ناوەکان بە کوردی بڵین لەبەرەوەی خەڵک لەسەر زمانێتی ئەوانەی کە زۆر بەکاردێنرێت کۆمەڵەکانی ئەمۆکسیلین چ ئەمۆکسیلینە چ ئەمۆکلانە چ هاوشێوەکانێتی بۆ نمونە بەڕای من هیچ کەسێک نییە کە ناوی ئەمۆکلانی نەویست بێ بەداخەوە کە هەندێک جار لەوانەیە خەڵچێک هەیە ناوەکەشی دەگۆڕن دەڵێن ئەمۆکلاین یان بە جۆرەها ناو یان زۆر جار بەپەی شەریکەکە گۆڕێ باشە دکتۆر محەممەد لەم هەڵمەتە ئێوە چۆن نەتوانن ڕێگری بکەن یاخود هۆشیاری بن بە خەڵکە خۆیان بپارێزن لە بەکارهێنانی ئەم دەرمانە بەپی پێویست و بەپی ڕەچەتەی دکتۆر بەکاری بێن بەڵێ ئێمە بەڕاستی بە هەموو شێوەیەک دژی بەکارهێنانی دەرمانی سەرەتا وتەیەکی دەکرێت بڵێن پزیشکی هەیە کە دەڵێ پزیشکیە یاخود لە ناو کۆمەلگایە خۆپاراستن باشترە چارەسەرکردن ڕاستە چارەسەرکردن
مەبەستمان لە بەکارهێنانی دەرمانە هەتا بکرێت چ گەورە چ بچووک دەرمان بەکار نەهێنێت ئەوە کارێکی باش و پیرۆزە ئێمە لە ئەو هۆشیاریە بەڕاستی کە ئەوە هۆشیارێکی جیهانیە لە سەرتاسەری جیهان باوە تەنانەت وڵاتە پێشکەوتوەکانیش ئەو هۆشیاریە بڵاو دەکەنەوە کە چەند خەڵکێکی ڕۆشنبیر و تێگەشت و شارەزایی هەیە و هەوڵ دەدا کە دەرمان بە پێی پێویست بەکارنێنێ لەوێش ئەو هۆشیاریە بڵاو دەکرێتەوە بەڵام ئێمە بەڕاستی لە وڵاتی خۆمان ئەو هۆشیارە دەمانێت بۆ شێوە بڵاوکەینەوە کە دەرمان بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین بەکارنێنین دوایەوە کە دەرمانیش بەکاردێنرێت بەبێ سەردانی پزیشک بەبێ وتەی پزیشک بەبێ نووسینی پزیشک ئەو دەرمانە بەکارنەهێنرێت بەڵام دکتۆر زۆر جار دووکانێکی لا کۆڵان نییە پڕ نەبێ لەم دەرمانە سەیدەلەکان پڕ نییە لەم دەرمانە مزەمەی جێکا پڕپڕە لەم دەرمان و هەموو ئەوە باسی دەرمانی بەسەرچ و بێکوالیتیەر ناکەین بەڵام بۆ نمونە باسی ئەنتیبایۆتیکەکەین کە لە هەموو مزەمیدێکی کۆڵانەکان هەیە دایکێکیش یان باوکێک کە مناڵەکەی نەخۆشە بێ پەنابا بۆ ئەمە ینی ئەمە هەرەوە بەسە کە خێزانەکان هۆشیارکی تۆلۆی بەکارهێنێ خودت هێنانە ناوەی هەموو ئەم دەرمانانەش بۆ خۆی مەترسیە گەورەکەیە بەڕاستی دەکرێت بڵێن بەداخەوە ئەو پەیوەندی بە یاسا و ڕێساوە هەیە دەبێت یاسا و ڕێسا کار بۆ ئەوە بکات کە بنبڕی ئەو شێوازی لە ڕێلابردن و یاخود لە ڕێ پزیشکی لادانە بکرێت ئەو زاڵبوون بەسەر ئەو بابەتەدا بەڕاستی دەگەڕێتەوە بۆ ڕێسای تایبەت بە تەندروستی چ وەزارەت تەندروستی بێت بەڕێوەبەراتی گشتەکان بێت کە دەکرێت بڵین نەک دەکرێت بڵین ئەوان بەڕاستی بەرپرسی سەرەشین لە ڕێکخستنی دەرمان لە وڵاتدا لە وڵاتی ئێمە بە هەمان شێوە کە بە شێوەیەکی بەربڵاو بەکارانی دەرمان باوە لە هەر لاکە یاخود لەگەڵ ڕێزمدا کە دەکرێت بڵین کۆڵانە یان هەر شتێکی ترە پێویستە ئەوانە بەڕاستی بە هیچ شێوەیەک دەرمان ببێ کاغەز و نووسراوی پزیشک نەدەن بە نەخۆش و پێویستیشە نەخۆش بەڕاستی بۆ ئەو شوێنانە بۆ ئەوی کە بۆ منە منداڵەکەی چارەسەر بکە پەنا نەباتە ئەو شوێنانە لەبەرەوەی زۆر جار بەداخەوە دەبیستم کە لەبەر بۆ نمونە باری دارایی یاخود لەبەر کێشەی دارایی کە ئەو خێزانە هەیەی لەوانە ناتوانێت سەردانی پزیشک کات یاخود ناتوانێت بچێتە شوێنێک بەڵام کاتێک کە بەراوردی ئەوە دەکەی بۆ نمونەکە دەچێتە شوێنێکی ئاوها دەرمان وەردەگرێت لەوانەیە هەم لە ئانی داراییەکەی زۆرتری لەسەر بکەوێت ڕاستە هەم لە پارەیەکی زۆرتر بەڕاستی بڵین خەرج دەکات لە هەمان کاتدا سوودیشی لە نابینێت لەوانەیە جگەلەوە زیانی لێ بدات چونکە بەڕاستی ئێمە لە هەفتەی هۆشیاری و لە تێکڕای کاتەکانی ساڵدا دەمانێت بەڕاستی ئەو هۆشیاری بڵاوکەینەوە کە بەکارهێنانی دەرمانی دژە زیندەگی بە هەر شێوازێک و بە هەر هۆکارێک بێ کێشەی سەرەکی و گەورە ئەوەیە کە ئێستا جیهان لی دەترسێ پەیدابوونی بەرگری لەشە دژی ئەو دەرمانەنە باشە ئەنجا بە باسی ئەوە بکەین دکتۆر مەترسیەکانی چییە بەکارهێنانی ئەو دەرمانە ئایا کەسەکە پێی چاکە بێتەوە ئەبێتە چارەسەر یاخۆ دەبێتە دروستکردنی کێشەیەکی تەندروستی زیاتر ئەوەی کێشە گەورەکەیە کە جیهان لی دەترسێت یاخود لە وڵاتان و ناوەندە تەندروستیەکان لێ دەترسن ئەوەیە کە پەیدابوونی بەرگری لەش دژی ئەو جۆرە دژە زیندەگیانە یاخود ئەو جۆرە دەرمانانە بۆ نمونە کاتێک کە منداڵێک چەند جارێک دووبارە دەرمانێک وەردەگرێت یاخود لە کاتی پەتایشی سادا کە پەتایشی ڤایرۆسیە کاتی پێویستە بۆ نمونە تەنیا پێویستی بۆیە دەرمانی دژەتای بدەیت یاخود دەرمانی سادەی بۆ بەکاربێنی دەرمانی دژە زیندەگی بۆ بەکارنێنی و دەرمانی دژە زیندەگیەکەی بۆ بەکاردێنرێت لەو کاتەدا ئەو منداڵە دەگاتە ئاستێک کە لەشی دژی ئەو دەرمانانە بەرگری پەیدا دەکات واتە لە کاتێکدا ئەگەر نەخۆشیی قورسیشی هەبێ بوونە توشبوو بێ یاخود هەوکردنی بە بەکتریا توش ببێت ناتوانێت سوود لە دەرمانێکی سادەی دژە زیندەگی ببینێ بەڵکو پێویستی بەوەیە کە دەرمانێکی قورس یاخود دەرمانێکی زۆر بەهێز بەکار بهێنرێ بۆی کە بدرێ بە منداڵەکە کە ئەوە بەڕاستی ئێستا ناوەندە تەندروستی جیهانیەکان لەوە دەترسن کە هەر کۆمەلگایەک بۆ نمونە ئەگەر بەشێکی زۆر لە خەڵکەکەی گەشتە ئەوەی بەرگری دژی ئەو دەرمانانە بەکار لێ پەیدا بوو وای لێ دێت کە بەگشتی ئەو کۆمەلگایە بکەوێت ئەو قەیرانەوە کە تووشی ئەو کێشە و گرفتانە دەبێتەوە کە لە ئەنجامی توشبوونی بە هەوکردنی بەکتریا ناتوانێت بەسەر ئەو بەکتریادا زاڵبیت لەبەرەوە پێویستە بەڕاستی بەکارهێنانی دەرمانی دژە زیندەگی بە هەموو شێوەیەک سنووردار بکرێت و دایک و باوکان من بەڕاستی لێرەوە تکایان لێ دەکەم داوان لێ دەکەم بۆ ئەوی کە بۆ پاراستنی منداڵەکانیان بۆ نمونەکە منداڵێک ڕۆژێکە یان دوو ڕۆژە نەخۆشە بەداخەوە زۆر جار کە ئەوە دەبین لە نەخۆشخانە بۆ نمونە دانیشتووی دایکێک دێت ڕاستەوخۆ
کە دەیبینی لە کاتێکدا کە منداڵەکە دەبینی و پشکنینی بۆ دەکەی هەز دەکەی لەو کاتەدا کە دوو ڕۆژە نەخۆشە پێویستی بۆ نییە کە دەرمانی دژە زیندگی بدرێتێ بۆ نمونە کەسی بەداخەوە کە دەیبینی دایکەکە دەڵێ دکتۆر ئەو دوو دەرمانەشم داواتێ باشنەوە بۆ سێ دەکرد دووشی دەرمانی دژە زیندگیە و بە شێوەیەکی جیاواز پێدراوە کە بڕاستی ئەوە دەکرێت مەترسی لەسەر منداڵەکە لەو کاتی منداڵیدا و لە دوا ڕۆژی منداڵەکەش دیسان هەر دروست بکات چکە بڕاستی جگە لە پەیدابوونی بەرگری کۆمەڵی کێشە و گرفت دیسان لە دوا ڕۆژدا لە کاتی سەردەمی منداڵیشدا بۆ منداڵ دروست دەبێت کە پێویستە بە هەموو شێوەیەک ئێمە وشیار بین لەو بابەتە ئەگەر منداڵێک بۆ منە نەخۆشە ڕۆژێک دوو ڕۆژ ڕاستەوخۆ پێویست بۆ ناکات یەکسەر دەرمانی دژە زیندگی پێ بدەیت مەگەر بەپێی نووسراوی پزیشک ئەو دەرمانە بەکاربهێنرێت. باشە دکتۆر محەممەد ئەگەر دوا پرسیار لێ بکەمەژەوەی چەند پزیشک لە ناو هەڵماتەکە بەشدارن چونکە ئێمە زۆر جارەزانین ئەو پزیشکەی کە لای خەڵک زۆر خۆشەویستە و زۆر باشەوەیە کە زۆرترین دەرمانە نووسێت پزیشکان خۆیان ئەگەر بیڵین ئەمە خوانەخواستەوەکەوە نییە کە بڵین بۆ نمونە تۆمەتبارکردنی پزیشکانە بەڵام ناچاریش بوونەوانیش دەرمان بۆ منداڵیان بۆ کەسە نەخۆشەکە زۆر بنووسن بەڵام زۆر جاریش پزیشکان خۆیان بە ڕێژێکی زۆر دەرمان بە تایبەت ئەنتیبایۆتیکە نووسن بۆ نەخۆشەکە ئێوە چۆنە توانن لەگەڵ ئەوان بەشدار بن یاخود هەماهەنگ بن لە بەرەوەی کە لەم هەڵمەتەدا ڕێگە چارەیە بۆ دانێت. بەڵێ ڕاستی من وەک خۆم لە نووسینی دەرمانی دژە زیندگی زۆر پارێزی تەواو دەکەم تەنانەت ئەگە بزانم بەپی پێویستی تەواو نەبێت نامەوە بیدەم و ئەو هەڵمەتە هەڵمەتێکی جیهانیە هەموو پزیشکێک پێویستە بەشدار بێت لە کوردستانی خۆشمان بەڕاستی کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک پزیشک لەسەر هێڵن و بە هەموو شێوەیەک هەوڵی بڵاوکردنەوەی هۆشیاری دەدەن تەنانەت بڵین وەکو وڵاتە جیهانیەکان ئێمەش دەمانەوێت لەو ڕێگایەوە یاخود لەو دەلاقەوە کاری خۆمان بکەین و هەوڵی خۆمان بدەین بۆی کەەوە خەڵک وشار بکرێتەوە بەداخەوە دەیڵێم بەڕاستی پزیشکان دەبێت لە خەڵک زۆر زیاتر و ورتر چاودێری ئەو بابەتە بکەن کە بەکارهێنانی دەرمانی دیژە زیندگی تەنیا لە کاتی پێویستدا بێت دەکرێت بۆ نمونە دەرمانێک کە پێویستە بدرێت بە منداڵەکە ئاساییە بەکاربهێنرێت بۆ نمونە وەکو دەرمانی دژەتا یاخود هەندێک جار دەرمانی دژە کۆکە یان هەندێک جۆری تر کە ئەوانە مەترسیەکان وەکو دەرمانێکی دژە زیندگی نییە ئاساییە بەکاربهێنرێت بەڵام بەڕاستی بەداخەوە دیسان دەیڵێم لەوانەیە خێزانەکان وەکو تۆ کە ئاماژەی پێدەی دەڵێ حەزیان زۆر لەوەیە کە دەرمانیان بۆ بنووسرێت ڕاستە بەڕاستی زۆری نووسینی دەرمان کارێکی هەڵەیە بە پێی سەرچاوە پزیشکیەکان و زانستی پزیشکی پێویستە بە پێی پێویست دەرمان بدرێت بە منداڵ ڕاستە زۆر جاش دکتۆر هەر ئەوە پێویستە کە بە شۆربایەکان بە خواردنێک تعویزی بۆ بکاتەوە ڕاستە شودانە یان وەرگرتنی هەندێک بابەتی ترە یان چەند ڕێکار و ڕێنماییەکە لەگەڵ چەند دەرمانێکی سادە کە هەڵمەتەکەیەوە کاری تەواو بکات لەسەرم بابەتە و سپاس بۆ ئەوەی کە میوانی ئەمبانی 24 بووی زۆر سپاس زۆر سپاس. ئارتفرۆش بزین چیە؟ ئارتفرۆش پلاتفۆرمێکی هوەری کوردیە تایبەتە بە برەودان بە بازاڕکردنی کاری هوەری شێوەکارانی کورد جا لە ناوخۆ یاخود لە دەروی کوردستانیش بێت لە بواری تابلۆیە پەیکەرە سیرامیکە یاخود دیجیتال ئارتە کە زیاتر لە 100 هونەرمەندیش لە بەشەکانی دیکەی کوردستانیش بەشداریەم پلاتفۆرمەیان کردو. دالیا کەمال وەک هەمیشە بە پاکێجێکی ناوازە ئەم بابەتەی بۆ خستوینەتە ڕوو بابەیەکەوە بینێری بین. بە مەبەستی ناساندن و بە بازاڕکردنی بەرهەمی شێوەکارانی کورد ئارتفرۆش وەک پلاتفۆرمێکی هوەری کوردی دامەزراوە. لە هەنگاوی یەکەمی پلاتفۆرمەکە زیاتر لە 35 کاری هونەرمەندانی کورد نمایشکران. هونەرمەندانیش ئەمە بە هەنگاوێکی گرنگ دەزانن بۆ ناساندنی بەرهەمەکانیان. هەنگاوێکی تازەیە بۆ بەجیهانی بوونی هوەری کوردی بۆ ئاشنابوونی جیهان دیسانەوە بە هوەری کوردی بێگومان ئەم پرۆژەیە قانزانشنەویستە سوودمەندی یەکەم و کۆتا هونەرمەندە کە تابلۆکەی لێرەیان نمایشەکە دووبارە بە ئۆنلاین ئەم تابلۆیانە نمایشەکرێنەوانێ لە دنیای دەرەوە بۆ فرۆشتنیان.
ئارتفرۆش جگال لەوەی لە ڕێگای پێشەنگایەکەوە نمایشی کارەهونەریەکان دەکات لە ڕێگای ماڵپەڕێکی تایبەتیشەوە زانیاری لەسەر هونەرمەندان و کارەهونەریەکانیان بە چەندین زمان خراوەتە ڕوو. هونەرمەندان دەتوانن ئارەزوومەندانە کارەهونەریەکانیان تێیدا نمایش بکەن. هەر لە ڕێگای ماڵپەڕەکەشەوە کارەهونەریەکانیان لە ناوخۆ و دەرەوەی وڵات بفرۆشن. پەیوەندی لەگەڵ هونەرمەندەکانە ئەکەین یاخودە هونەرمەندانی کە ئێمە پەیوەندیمان پێوە نەکردوین بە خۆشحاڵیەوە ئەوان پەیوەندیمان پێوە بکەن ئێمە پەیوەندیەکانیان وەرئەگرین. شێوازی کارکردنەکەمان بە ئۆنلاین ئەبێت بەردەوام لە ڕێگەی ئیمەیلەوە فۆتۆی کارەهونەریەکانیان زائیدەن معلومات لەسەر کارەهونەریەکانیان و لەگەڵ بایۆگرافی هونەرمەندەکە وەرئەگرین. دواتر ئێمە ڕێکیان ئەخەینەوە تەرجمەی ئەکەین بۆ زمانی ئینگلیزی و عەرەبی چونکە وێبسایتەکە بە 3 زمانە کوردی عەرەبی ئینگلیزی دوای ئەوە ئێمە ئەپلۆدەکەینە ناو وێبسایتەکەەوە بێژگە ئەوەی کە وەکو پێشانگایەکی بەردەوام ئەبێت هەر کەسێک ویستی ئەتوانێت داخلی وەبسایتەکە بێت و کارەهونەریەکان ببینێت لەگەڵیشە هەر کەسێک ئارەزوی کرد ئەتوانێت لە ڕێگەی وەبسایتەکەەوە بازاڕێکردن بکات و ئەو کاری حەزیرێتی ئەتوانێت بیکڕێت. لە هەنگاوی یەکەمی پرۆژەی ئارتفرۆش زیاتر لە 35 هونەرمەند بەشداریان لە پێشەنگاکەدا کرد. زیاتر لە 50 هونەرمەندیش لە ناوخۆ و دەرەوەی کوردستان لە بوارەکانی تابلۆ، سیرامیک و دیجیتال ئارت لە ڕێگای ماڵپەڕەکەەوە بەشداریان کردووە. ئارتفرۆش بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت تاوەکو هونەرمەندان بتوانن هەم بەرهەمەکانیان بناسێنن هەم بتوانن لە فرۆشتنی بەرهەمەکانیشیان سوودمەند بن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ئەمەش بەشێک بوو یاخود بڵین بینیمان کە لە ناو ئەو پلتفۆرمە کە پێوترێ ئارتفرۆش چۆن کاری هونەرمەندان یاخود بڵین بە بازاڕکردنی بۆ کرێت چونکە هونەرمەندان هەندێک جار جگە لەو ئامانجی کەیانەوێت هەست و سۆز و ئەوی لە ناخیانە لە ڕێگەی هونەرەکەیانەوە دەری بۆ بڕن زۆر جاریش پێویستەکە کە هونەرمەند بتوانێت لە ڕێگەی ئەو کاری کردوێتی سەرچاوەیەکی دارایی هەبێت بە تایبەت هونەرمەند لە کوردستانە پێویستی بەوەیە هەم بۆ کاری داهاتووتری هەموو کەوەی کە فەندێکیش بێت بتوانێت کاری باشتر بکات. قسەی زیاتر لەسەرم بابەتە ئەکەم لەگەڵ ڕەبەن عەزەت کە سەرپەرشتیاری ئارتفرۆشە لە سلێمانیەوە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵ مەبێت. ڕەبەن خاتونەم بەیانیت باش بە هیوای ڕۆژێکی باش دەست پێ بکەی. زۆر سپاس، بەیانی ئێوەش باش. باشتر. پێمان بڵێ ئارتفرۆش چییە و کەی دات مەزراندووە ئەم ماڵە یاخود ئەم پلاتفۆرمە جوانە چۆن ئەتوانێت خزمەت بە هونەرمەندانی هەموو کوردستان بکات؟ ئارتفرۆش پلاتفۆرمێکە تایبەتمەندە بە هونەرمەندانی شێوەکاری کورد لە ناوخۆی کوردستان و دەرەوەی کوردستان. بیرۆکەی پلاتفۆرمەکە نزیکی ساڵێک پێش ئێستا دروست بووە. بیرۆکەکەش لەوە هاتووە چەمکێک هەیە لە ناو هونەرمەندانە بەردەوام ئەوترێتەوە کە هونەرمەند ناتوانێت هونەرەکەی بیژێنێت. لەژێر ڕۆشنایی ئەم چەمکەیە ئێمە ئەم پلاتفۆرمەمان دروست کردووە وەک پێشانگایەکی بەردەوام ئەبێ بۆ خستنە ڕووی کاری هونەرمەندان لە تابلۆ، پەیکەر، سیرامیک، دیجیتال ئارت لەگەڵ ئەوەی پێشانگایەکی بەردەوامە و هونەرمەندان کارەکانیان لێرەیە ئەناسرێت. وێبسایتێک ئەبێت بۆ بە بازاڕیکردنی کارەکانیان. زۆر کاتەیە ئێمە لێرە پێشانگا ئەکەینەوە پێشانگاکە ئەخیر مودەتەکەی هەتاوەکو 3 مانگە بەڵام تۆ کە وێبسایتێکت هەبوو بەردەوام ئیشەکانی تیا بوو ئەو کاتە هەم کاتێکی زۆرترت بۆ ئەگەڕێتەوە کە نەچیت بۆ پێشانگاکە کاتە نەبێ بڕۆیت ئەتوانی ڕاستەخۆ لە ماڵەکەی خۆتەوە سەیری بکەی بە هەمان شێوە ئەتوانی لە ماڵەکەی خۆتەوە ڕاستەخۆ لە ڕێگەی وێبسایتەکەەوە داوای بکەیت و ئێمە بە چەند ڕێگایەک ئەتوانین بگەینە دەستان. باشە. ڕەبەن پێم بڵێ ئەو هونەرمەندانە کە ئەیانەوێت بۆ نمونە بەرهەمەکانیان لەوێ نمایش بکەن هەم داینێن بە بازاڕکردنی بۆ بکەن. ئامەرجەکانی چییە؟ ئەتواننەوە هەموو کەس بەشداری پێ بکەن یاخود تەنها مەحدودە کۆمەڵێک هونەرمەند دەتوانن بێن و لەوێ بەرهەمەکانیان دانێن و دواتریش پێم بڵێ بۆ ماوەی چەندێک ئەو بەرهەمەی لەوێ مێنێتەوە ئایا هەر ئەو کاتێککە داینا تا ئەفرۆشتە لەوێ بێ یاخود ماوەیەکی دیاریکراوتان بۆ داناوە؟
ئێمە سەرەتا گرێبەستێکمان هەیە کە هونەرمەندەکان یەنە ئێرە یان ئەو هونەرمەندانی کە لە دەرەوەی کوردستانن من بە ئیمەڵ گرێبەستەکان بۆ ئەنێرم گرێبەستەکە شتێکی وای تیانە با بڵێن خاڵێکی تیان نییە کە قورس بێت بۆ هونەرمەندەکان هەموو شتەکان لە بەرژەوەندی ئەوانە تەبعاان بەڵام ئەوەیە ئێرە لەبەر ئەوەی دامەزراوەیەکی ڕسمیە ئێمە پێویستە ئیشەکانمان بە یاسایی بکەین دوای گرێبەستەکە هونەرمەند خۆی ئازادە بۆ چەندێک گرێبەستەکە کە ئەتوانێت 6 مانگ بیکە ئەتوانێت ساڵ هونەرمەندیشمان لەگەڵە بۆ ماوەی 2 ساڵ گرێبەستەکەی ئیمزا کردووە ئەو بەرهەمانی کێتە لای ئێمە بۆ پرۆژەی ئارتفرۆش ئێمە مافی ئەوەمان هەیە بەسەریەوە کە لە دەرەوەی پرۆژەکەی ئێمە نەفرۆشێ بەنسبەت ئەوەی کە هونەرمەندەکان کێنیان کێ ئەتوانێت بەشداری بکات لەگەڵمانە هەموو هونەرمەندێک ئەتوانێت بەشداری بکە ئێمە ڕێگری لە هیچ هونەرمەندێک ناکەین چونکە لە کۆتاییە ئێمە پلاتفۆرمێکمان دروست کردووە بۆ شێوەکاری کورد واتە گرنگ نییە لەکوێ ڕەگەزی چییە چه زمانێکە سەر بە چه ئاینێکە کارەکانی سەر بە چییە یعنی ئەوەی گرنگە لە لای ئێمە ئەوەیە کە هونەرمەندە و کاری هونەری ئەکات و کورد بێت باشە خات و ڕۆبن ئارتفرۆش ماوەی چنێکە بەردەوامە یاخود دەستی پێ کردووە بڵین ئەوەنەی کە کارتان کردووە هونەرمەندان بە چ شێوەیەک توانوێنە سوودی لێ ببینن و بە دەنگەوە هاتنی خەڵکیش یاخود سەردانی کاران کڕیاران چۆن بووە ئێمە وەکو سەرەتای فکرەکە پەرمانی 11 فکرەکەمان داڕشتوتەوە و کاری لەسەر ئەەکەین و بەردەوام بە دوای ڕێگەی باشترە ئەگەڕین بۆ ئەوی باشترین لاپەڕی ئەلکترۆنی دروست بکەین هەتا وەکو 2 هەفتە پێش ئێستا 2 هەفتە پێش ئێستا وەبسایتەکەمان کردەوە بە خۆشحاڵیەوە ئەو هونەرمەندانی کە بەشدار بوون لەگەڵمانە لە کوالەتی وەبسایتەکە زۆر ڕازی بوون و ئەو سەردانیکەرانی کە هاتوون و وەبسایتەکەیان بینیەوە بە هەمان شێوە مەسجی دەستخۆشیان بۆ ناردوین لەگەڵ ئەوەیە لە ئێستەیە نزیکی ئێمە 18 ئیش فرۆشراوە لە تابلۆ پەیکەر لەگەڵ سیرامیک و دیجیتال ئارت واتە لە هەموو بەشەکانە ئێمە فرۆشمان هەبووە بە هیوای بەردەوامی و خزمەتی زیاتریش بە هونەرمەندان ڕەبەن خاتون پلانتەن چییە ئەگەر هونەرمەندی زیاتر پەیوەندی بە ئێوە کرد ئایا ئەو پلاتفۆرمە توانایەوەی هەیە کە لە ئایندەدا بە شێوەیەکی گەورەتر لە ئاست پلانی داهاتووی ئێوەیە بێت پلانی داهاتوو ئەوەیە کە ئێمە بەردەوام شێوەکاران وەرئەگرین بۆ ئەوەی وەبسایتەکەمان لە ئێستایا دەوڵەمەندە بەڵام دەوڵەمەندتر بێت بە شێوەکارانی تازە و بتوانین سوودێک بە شێوەکاران بگەێنین وەکو ئەزانن کە ئێمە معرەزێکمان کردوێتەوە ڕۆژی شەممە 20 مانگ معرەزەکە بەرهەمی کۆمەڵێک هونەرمەندی تایە بە خۆشحاڵیەوە لێرەش کۆمەڵێکی باش بەرهەمی هونەری فرۆشان هەر لە ڕۆژی یەکەمە ئەمە یەکێک بوو لە پلانەکانی کە هەمان بوو بۆ کردنەوەی وەبسایتەکە و دوای ئەوەش بەردەوام پلانی پێشانگای تایبەتمان ئەبێ پێشانگای کۆمەڵیمان ئەبێ واتە کۆمەڵێک هونەرمەند بەیەکەوە بتوانن پێشانگایان بۆ ئەەکەینەوە و بە هەمان شێوە کۆمەڵێک ئۆفەری تازە ئەبێت لە ناو وەبسایتەکەیە بەڵام ئەویان بۆ کاتی خۆی هەڵەگرین زۆر سپاس ڕەبەن عەزەت کە سەرپەرشتیاری ئارتفرۆشە بەیانیە میوانی بانی 24 بووی سپاس بۆ ئێوە و بە هیوای بەردەوامیش بۆ خزمەتی هونەرمەندان زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بە یەکێک لەو ئاژەڵانەی کە ئێستا مەترسی لە ناوچوونی لەسرە کوالایە هەرچەندە کووالا لای ئەو کاسانە زۆر خۆشەویستەکە حەزیان بەخەوە چونکەویش ئاژەڵێکە زۆربەی کاتەکان خەوتووە ئێستش دەستگای پاراستنی کووالا لە ئوسترالیا هۆشداری لە ناوچوونی کووالا لە بەشێکی وڵاتانایە کە کوالایتیە و بە گوێرەی توێژینەوەکان بەهۆی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە و فراوانبوونی ڕوبەری دانیشتوانیش لەگەڵیا ژمارەی کوالا کەم بۆتەوە ڕەنگە تا ساڵی 2050 کوالا لە بەشێکی ئوسترالیا بە تەواوی لە ناو بچێت بام ئینهاوسە ببینین هاوکارانمان ئامادەیان کردووە لەسەر کەمبوونەوەی ڕێژەی کوالا مەزنترین ڕێخستنا ڕزگارکردنا ژیانە جانوەران لە ئوسترالیایە
هشیاریه جناف چونا آجال کوالا لستروشتا استرالیایی دده. رخصنا وایرس یا رزگار کرنا آجالان دبیجه ریجه اگر جناف چونا کوالا 147 بلند بویه و جبر شواطا دارستانان و آواهین تینه چیکرن دبه حتی سال 2005 آجال کوالا لهجمارک جنافچین استرالیا نمینه. بری نها افتش چینه بویه ام نها دخاله که گوهرتنی دنه هجمار آواهی انتین آوا کرن زیده بویه مشواتین مزن هنه باندو روان همویان لسر که والا هبو. لگو راپورک لیکولینه یا پرلمان استرالیایی ده هر 2 سالن بوریده بسدما شواطا دارستانان در دورا 5000 کوالا مرنه. لگور دزگاه کوالا یا استرالیجی ده هر 3 سالن بوریده هجمارا کوالا لی نیو ساوث ویلز بریجه 41 جسده کم بو. اگر تو بخوازی آجل کوالا جناف ببی لنیو ساوث ویلز وکو حکومتی بکه دست با آواکرنی بکه جهوان بکه خانی جخل کره. ده حزیران بوریده حکومت استرالی 193 میلیون دلار جبو پاراستنا کوالا لسر دریجه 5 سالن به ترخان کربو. لگور خستن پاراستنا آجالان گوهرتنا سقایجی باندور کمازن لسر هجمارا کوالا چکریه و ویروشه بمطرسیدار نتنه لسر کوالا دبینن لیبله لسر تباهی آجالن کدسروشت ددمینن. لەگەڵ دابەزینی زیاتری پلەکانی گەرما و ساردبوونی کەشوهەواش پۆشاک و پێڵاوی گەرم بە تایبەت بۆ دانیشتوانی ناوچە شاخاوەکان گرنگی زۆری هەیە. جاگەر پێڵاوەکە بەرهەمی دەستی بێت و لە خوری دروست کرابێت سوود و گرنگیەکەی دووەنەیە. لە ناوچەی سیبریە باکووری رووسیا گەنجێکی دەرچووی کۆلێژی کشتتوکاڵ کارگەیەکی دروستکردنی پێڵاوی خوری یاخود پوتین ئەوانی کە بۆ زستانە بێت و بۆ ناو بەفرە بێ کارگەیەکی هەیە کە جۆرەها پێڵاوی گەرم بۆ زستان و بەرهەمەهێنێت و دروستیەکە. ئەم گەنجە ئامانجێتی کە ئەو کارەی ئەیکات بە زیندوهێشتنەوەی پیشەی دەستی و فراهەمکردنی هەلی کاریشە لەگەڵیە. پێ یەک جە گرنگترین ئەندامێت لەشێ مرۆڤیە. دەمێک و هەوا سارتە بێت هەستیارترین جێ لەشێ مرۆڤی پێنە. لە زستانێکە ساراوەکی زستانە سیبیریا و وێ سەرۆسەقەما جەمسەرێ باکوور پێلاوەکە و لە خوریە پازی هات بیتە چێکردن دکارە پێت مرۆڤی لە سەربوونێ بپارێزیت. ئیڤان گەنجێکە رووسیە ڕۆنەژوانێ باژارێ نووسی بیرسەکێ سیبیریایە. پێش 12 ساڵە خۆفێری چێکردنا پێلاوێت خوری و لوکەی کرد ئەنگە هەمان پوتین کود بێژنێ. وی بوی کاری مفاج شارزایی و شیرتن خودان پز و مرومالاتان ورگرتیه. При нашей технологии валяния шерсть остается живой. Живет она. جیاوازی کاری دەستی لەگەڵ کارگەکان بۆ دروستکردنی پێڵاوێک لە زیندومانەوەی خوریەکەیەتی. ئەو پوتەی بەدەست دروست دەکرێت دەتوانێت تا نزیکەی 7 ساڵ بەرگە بگرێت. هاوشەوەی گوڵێک کاتێک بیانیان خۆنچە دەدات و دەپشکوێت و ئێوارانێک لەگەڵ خۆر ئاوا بوون دەچێتەوە یەک. تایبەتمەندی خوریش لەوەدایە لە گەرمادا خانەکانی دەکرێنەوە و لە سەرماش دەدەستنەوە یەک. ایوان پیشگر در چوی بش آجالداریه لکولیجا کشتوکالا بازاره خو بسپوری آویجی خودان کرنا مرو بزنا بو او نامه یا تویجینه و خوشی لسر برهم اینان خوری ماری نویسیه. کارگه ها خویا چکرنا پوتینا لسال 2010 وکریه و نها در فتا کاری بود 40 کسی دنجی رخصاندیه. ئامان جیگەورەی من پاراستنی ئەم پیشەیە کە خەریکە لەناو دەچێت خولیایەکی زۆر گەورەم هەیە بۆ ئەوەی بە هەموو شێواز و ڕێگەیەکی گونجاو ئەم پیشەی لە رووسیا بپارێزم. ئارمانجا ئیڤانی دگەل پاراستنا پیشەگەریەکە کەڤنار لە وڵاتێ خۆ هەروەها چێکردنا دەرفەتە کاریە بۆ کەسێن دنجی. فروشگاه و کارگاه هاوی میناموزخانه کیجی کار دکه سردانی کرد کارن آمیر رسنا خوریک و دیروکاوی بو 100 سالا 19 و دیگره تو چندین آمیرین دنین کفنار ببینن. زستان کردستان جی تایبت لنافچین چیایی گلکا ساره رونجوان نوان نافچان مفایل خوری پازی وردگیرن بخو گرم کرنه اف بیروکت دکاره آلی کاریا خلکی مجی بکه که برهم خمالی زیده بکن و در فتن زیده ترین کاری جی چه بکن خلکی کردستان خدام بیروکه و کاسبن لی پیوسته لآلی دارایی هنک آلی کاریا وان بهی کرن.
ئێستا باسی بابەتێکتان بۆکەین دروستکردنی خشل و جوانکاری تمستیلەیە بازنە کە ئەمە بە خۆی لای خانمان حەزێکی یاخود خولیایەکی بەردەوامە بەڵام ئەوەی کە دروستێکە ئەوەش بۆ خۆی لێهاتوویەوێ ئەوەش حەزیەوێت وەستایەکی خشلی ڕووسی کە بە دروستکردنی پارچەی جوانکاری کە مۆرکێکی گرانبەها و بە ناوبانگیانەیەتێ ئەم ناوبانگێکیشی دەرکردو بۆ خۆی ئەو وەستا بەدەست پارچەکانیە نەخشێنێ خۆی دروستێکە و خاوەن مۆرکێکی سروشتیشە زیاتر ئەنگوستیلە یاخود بڵێ مستیلە گوارە ئەمانە دروست دەکا و پارچەکانیشی لە $14 دەست پێکە تا $1000 شەخانێت زیاتریش کار لەسەر بەکارهێنانی زیو دەکات با بێکەوە کاری ئەم وەستایە ببینین بزانین چۆن هێشتا پیشەی دەستی یاخود بڵێنەوەی کە هاندمەی دەچەند خواستی لەسرە لە سیبیریا زێرکەرەکش بۆ چێکردنا یەک پارچەیەکی بە موریکن گرانبووها چەند مەهاندمینە بە تەکنیک و شێوازن جودا پارچەیەن خوا ژێ موریکن کۆ ژ سروشتێ دەدەهەف چێتکە ئیلهاما دیمیتری کوزنێتسۆڤ ژە پەلێن دارا تو کولیلکانتێ دەکارم دیێک ڕۆژێ داوای vê parçê çê bikim û di heman demê de ji bo çend mehan bi yek parçeyê vedimînim û her çi qas zû bi zû parçeya xwe çêkim qazencê min zêdetir e lê ne her wextê cihê balkêşê dibe بەهای کارێک کوزنێتسۆڤ di navbera 10 heta bi $10,000 de ye xwediyê taybetmendiyeke Sîbîrya li seranserî cîhanê jî hatiye naskirin کوزنێتسۆڤ سێ تەکنیکن جودا di karê xwe de bikartîne fêlêgirî modêlkirina bi mûmê هەروەها rêyeke Japonî Hewl didim gelek ji teknîkan bikarbînim di çêkirina parçeyên xwe de ev yek dê hêlek û şêwaz dîzayna wan ji hev cuda be ji ber vê yekê jî parçên min bi nav û deng bûne Yek ji parçeyên wî yên ku îsal çêkiriye gerdeniya Gulzerkê ya bi navê Bihara 2020 ku du mehan bi drustkirina wê ve mabû. Alîkara Kuznetsov Alîna Solyar jî dibêje berûva jî parçeyên nexşandî yên dapîra wê Kuznetsov parçeyên nûjen û xweşik çê dike. Ev sê salên wê ne bi Kuznetsov re kar dike. Lê dibêje ew hêdî hêdî xwe fêrî nihêniyên pêşesaziyê dike. Dema min fêlêgirî dît ez matmayî mam. Gelek nûjen û xweşik çêkiriye. Min ji xwe re got çawa çêkiriye. Ji bo çi bala min kişand? Ji ber ku fêlêgirî hunera dapîra min bikar aniye. Dapîra min weke wan guhar û parçeyan hebû. û ev hemû weke kevneşopiya dapîra min e. Lê bi şêwazekî nû û bi teknîkekî nû hatiye çêkirin. Îsal sehsaliya karsaziya Kuznetsov e. Bihayê hêmanên wî yên hesan di bazara girseyî de ji $14 dest pê dike. Lê parçeyên zehmet ku bi hûrî hatine çêkirin û li ser daxwazê ji $136 dest pê dike. Kuznetsov ramanên xwe li ser kaxezê xêz dike. Carna jî di serê wî de ramaneke zelal heye û yekser dest bi çêkirina parçeya xwe dike. هەندێک باسی سینەما و فیلمیش بکەین کە فیلمە نوێیەکەی ڕاکن فێنێکس بە ناوی کەمان توانی خەڵاتی باشترین سینەماتۆگرافی لە خەڵاتەکانی فیلم فستیڤالی تێنیگرەیە کامێرای ئیمەیج وەربگرێت. When you think about the future, how do you imagine it'll be? What will stay with you? And what will you forget? How will your city change? Will families be the same? فیلمە نوێیەکەی واکین فێنێکس چیرۆکی ڕۆژنامەنووسێکی ڕادیۆ دەگەڕێتەوە لەگەڵ منداڵی براکەی بە یەکەوە گەشتێک بە وڵاتدا دەکەن. فیلمەکە بڕیارە لە 1911 لە شاشەی سینەماکان نمایش بکرێت. What scares you? Jesse! Where'd you go? What makes you angry? Rise up like a volcano when I will destroy you!
کۆمەڵە گەنجی هونەرمەند لە ئەستانبول گروپێکیان پێکێناوە و ستایلێکی تایبەتی مۆسیقییان داهێناوە بە ناوی تراش میوزیک. ئەم گروپە بەتەنەکە و دەبەی سوتەمەنی کۆکەنەوە و ئامێری موزیکی لێ دروست دەکەن. بەو هەنگاوەش ئەم خزمەتی یاخود بڵێن هەم خزمەتی هونەرەکەن و هەمیش خزمەتی ژینگاکەن کە هەموو پارچانەی ئەبنەهۆی پیسبوونی ژینگە ئەوان کۆیەکەنەوە و بە شێوازێکی بەکارێنەوە لە دروستکردنی ئامێرێکی میوزیکیە. قوتووی بەتاڵ دەبەی سوتەمەنی فرێدراو دایان کەلوپەلی دیکەی کۆنا کە زۆرینەی خەڵک تەنیا وەک خاشاک مامەڵایان لەگەڵدا دەکەن، بەڵام ئەم باندا هونەریە کەلوپەلەکان دەکەنە ئامێری موزیکی گرنگ. دوو ساڵە ئەم چەند هونەرمەندە دەستیان کردووە بە ڕیزایکڵینی خاشاک و دروستکردنی ئامێری موزیک لێیاندا. ناویشیان ناوە تراش میوزیک واتە مۆسیقای زبڵ. Zamanda hani bu bidonu nasıl bir ئێمە زۆر بیرمان کردەوە هەوڵماندا لەوەی چۆن قوتوێک بکەینە ساز لەکوێی تەلەکان ببەستین و دەستکەکەی گرێ بدەین بە یارمەتی هاوڕێیەکی بە ئەزمون کاتێکی زۆرمان بۆی تەرخان کرد و هەوڵەکەمان گەیشتە ئەنجام. bir arkadaşımla daha deneyimli bir arkadaşımla kafa yorduk biraz. گروپەکە سەرەتا خۆشیان چاوەڕوان نەبوون ئەو ئەنجامە بەدەست بهێنن. Çok riskliydi sonuçta. کە دەستمان پێکرد هیچ بیرۆکەیەکمان نەبوو کە ئەنجامێکی وەها بەدەست بهێنین، بەڵام لە ئەنجامدا سەرسام بووین. بینەران ئێستاش سەرسامن و وا لێمان دەپرسن ئایا بەڕاستی ئەو دەنگە لەم ئامێرانەوە دێت؟ زۆربەی کەس تا لە کۆنسێرتە ڕاستەخۆکان بەشدار نەبن باوەڕ ناکەن. Dinlemedikten sonra konser verince mesela şaşırdılar. ئەم چەند هاوڕێیە گروپێکیان پێکهێناوە بە ناوی فەنگ ئیستانبول و تراش مۆسیقا دەژەنن. زۆر جاریش کاتیان تەرخان دەکەن بۆ دۆزینەوەی کەلوپەلی کۆنە و خاشاک و گۆڕینیان بۆ ئامێری موزیک. ئەوان پێیان وایە ئەگەر سروشت و ژینگە پاک ڕانەگیرێت گۆی زەوی بەرە و کارەسات هەنگاو دەنێت، بۆیە کارەکەیان جگە لە هونەر خزمەتێکی زۆری ژینگە دەکات. نیشانەی ڕوون هەن کە سەرچاوە سروشتەکانمان پچراون گۆی زەوی گەرم دەبێت. لەم دوایانەدا کەفی دەریامان لە ئیستانبول بینی کە کارە ساتێک بوو. Denizin kirliliği, müsilaj felaketini yaşadık. بەرهەم هێنانی ئەم ئامێرانە تەحەدایەکی گەورەیە بۆ گروپی فەنگ ئیستانبول، چونکە لە پاشماوەی جیاوازەوە هەوڵی ژەنینی موزیکی نەبیسترا و لەم جیهانە جەنجاڵە دەدەن. ئەو جۆرە میوزیکە زۆر گرینگە بۆ ئێمە. لە شوێنەکانی دیکەی جیهانە جۆرە میوزیکە لە ژانرەی هەمەڕەنگەکان هەژمار دەکرێت. ئەمەش بەواتای جۆری جیاوازی دەنگ ژاوەژاو کە لە هەموو شوێنێکی ژیانی ڕۆژانەدا دەبیندرێت و لە نێو میوزیکی ئاسایی جێی نابێتەوە، بەڵام لە پاشماوە دەنجی جیاوازی میوزیک دەژەنێت. هەوڵی گروپی فەنگ ئیستانبول لە کاتێکدایە هەوڵە نێو دەوڵەتەکان بۆ پاکراگرتنی کەشوهەوای گۆی زەوی چڕکراونەتەوە. ئەو گروپەش پێمان دەڵێت مەرج نییە بۆ نمایشکردنی هونەرێکی باڵا توانایەکی زۆر و تەکنیکی زۆر لە بەردەستدا بێت، بەڵکو بیرکردنەوە و وردبوون و تێکۆشان دەتوانێت هونەرێکی باڵات پێ ببەخشێت. بەشار عەزیز، کوردستان 24. پرگە و بابەتەکانی ئەمڕۆی بانی 24م پێشکەشکردن. تەواوی ڕۆژەکەتان هەر بە وزەیەوە بەڕێ بکەن کە هەستاون کە دەستان پێ کردووە تا تەندروست باش بن هەمیشە. ماڵاوە.